دوو خاڵتر هەیە من دەمەوێت لێرە باسی بکەم. یەکیان ئەوەیە کە پێشترش ئیشارەتم پێدا مانەوەی مامۆستا لەگەر قوتابیەکان زیاتر بووە. جاران لە قوتابخانە تەنها ڕەنگە 6 ساعتێک پێکەوە بانەیە، بەڵام ئێستاکە زۆر زیاتر بووە. ئێواران شەوان کویزاتی خۆیانەکەن، دەرساتی زیادەی خۆیان وەرەگرن و جگە لەمەش بۆ قوتابیەکانمان بێتاقەت نەبن. چەندەها کۆرس کراوەتەوە، ئەمەش بەڕاستی جێگەی خۆشحاڵیەکە لە قوتابخانەی عەشق کراوەتەوە، وەکو مۆسیقایە، وەکو زمانی ئینگلیزیە، وەکو زمانەکانی ترە، فەنە ئەو شتانەیە. بەڕاستی ئەمە جێگەی خۆشحاڵی، ینی ئەمە گڕوتینێکمانەداتێ وامانلەیەکە کە کەمتر هەز بەبوونی ئەو پەتایە بکەن کە خەڵکو و هەموو جیهان لە بارێکی دەرونی ڕەنگە نازێژیردا بژین، بەڵام ئەو هەنگاوانێکە مامۆستایەکانی قوتابخانەی عەشق ناویتیان وایان لێ کردووە کە ئێمە کەمتر هەز بە دڵە ڕاوچێ بکەین. و شتێکش من هەزەکەم مناڵەکەم لە دەستێکی ئەمیندایە و ئەوەی باسشکم کە ڕەنگە قوتابخانەی عەشق لە هەندێک قوتابخانەکان کە جا بکاتەوە ئەوەی تەنها فێرکردن نییە، بەڵکو پەروەردەشە. چۆنیەتی چۆن خەوتن، سەعات چەند خەوتن، چۆنیەتی چۆن ساییکردن، چۆن تێکەڵبوون لەگە خەڵک، چۆنیەتی قسەکردن، بەڕاستی و پەروەردەکردن لە ڕووی هەموو هونەرەکانەوە، وەکو وێنەکردنە، وەکو مۆسیقایە. چکە خۆتان نەزانن ینی پەروەردەکردن تەنها ئەوە نییە تۆ فێرکردن بە تۆ دەرسێک بزانی. ئەگە بێت و نەتوانین ئەو دەرسە خۆت پیادەی بکەین ناو کۆمەلگا، پێم وایە کارێکی ئەو تۆ ناکە. بەڵام ئەوەی کە لە بەڕاستی بە سوپاسەوە لە مامۆستاکان دەبینم، من هەز دەکەم مناڵەکەم لە دەستێکی ئەمینە، لە دەستی برایەکی خۆمە، بۆ ڕەنگە زیاتر خەم خۆت بن لەوەی کە من بمەوێ پەروەردەی بکەم. یعنی ڕەنگە خۆم من نەتوانم ئەوە بکەم، بەڵام ئەوان بەو خیبرە و بەو ئیمکانیەتی هەیە نەتوانیتیان لەو وەزعە ناخۆشی کۆرۆناشە بتوانن خوێندنەکە بەردەوام بێ، وەروها هەم فێرکردنەکە بەردەوام بێ و هەم کە پەروەردەکردنەکە بەردەوام بێ، کە ئەمە بەڕاستی لە ئەمڕۆی کوردستان ڕەنگە پەروەردەکردنەکە هیچی کەمتر نەبێ، بەڵکو زیاتریش پێویستە لە فێرکردنەکە.